ئاست و خوێندەوارم شەشی سەرەتاییم تەواو کردووە. ئەوە بوو لۆ من هەڵم ڕەخسا کە لەگەڵ کۆمپانیای سام پرۆداکشن کار بکەم. ناوم هەڤاڵ مەحموود مستەفا، لە ساڵی 1970 لەدایک بوومە. ئەو کارەی کە ئێستا بە من سپێردرایە کە لەناو کۆمپانیای سامپڕۆ کارەکەم ئەوەیە مارتینگم. بۆ ماوەی 2 ساڵ زیاتر بە دوای کار دەگەڕام، بەڵام ئەو کارانی کە هەبوو لە بۆ من لەوانەیە گونجاو نەبوو. لە پێشانکای هەلی کار من بەو شێوانە کە پێشکەشم کردبوو وەکو CV وەکو بە پەیوەندی تەلەفۆنی دەتوانم برم لە ڕێی ڕوانگەوە من تووشی ئەم کارە بووم. هیوای سەرکەوتی نەلۆ دەخوازم. پەیامی من ئەوەیە لە بۆ گەنجان ئەوانەی کە بە دوای کار دەگەڕێن ناهومێد نەبن، بگەڕێن کۆڵ نەدەن. هەر کاتەشیش گیان لێبوو پیشانگای هەڵی کار ڕوانگە کراوە، حتمەن ئەگەر سەردانی ئەو پیشانگایە بکرێ پێم وایە ئامانجەکان